بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێبێت وا دیارە سەر لە بەیانی ئەمڕۆ بە دیاریکراوی کاتژمێر 7 بەیانی سەگێکی هار پەلاماری یەکێک لە پاسەوانانی باخچەیەک دەدات لە گەڕەکی گڵکەندی شاری هەولێر دوایەوەی کە پەلاماری دەدات بە شێوەیەکی تەواو بریندار دەبێت. من ئێستا هاتوومەتە لای خۆی دەمەوێت گفتوگۆی لەگەڵ بکەم بزانم ڕووداوەکە چۆن بووە. مام شەریف سڵاوت لێبی ئینشاڵڵا خوای گەورە زوو شیفات دەدا. الله ئامین ئامین ئینشاڵڵا. پێم بڵێ ئەو ڕووداوە چۆن بوو؟ وەڵای ئەو ڕووداوە چوومە ناو حەدیقەی هیچ قسەی لێ نەبوو. ئەمی هەدیقەم خڕ کردەوە لەبەر ڕاستوڕام هاتمە خەیانم کردووە لە عەلاقەم دەکرد وەکی دیتم سەیەک تۆ بن توێ وەرکرد لەوێنێ ڕستەیەکە وەرکات دانان ڕە دەعەفی ئەم هەموو خڕ کردەوە گوتم واسم لە تۆ زادەی دادەنێم چەقەکەم لە چەقە وەرچەقە حەفی ئەو جوارە چەقە شکەمنێکی گوتم بەشکە دەڕوە ڕات تاوی دام هەر سەرم نەوە حەل نەگەڕاوە حەتەنی لێمدا نەگەڕاوە ئەمی دارە کەسوورم پێ ئەهەندە بوو ئەوانە پێی دەڕۆن وەڵڵای لەگە غاری دامن یەک دوو دارم لێدا ڕاچەندی بوونی کرد لێرێ منی دا ئەمنی بە حەلی دادا ئەمی کەدمە گۆڕە پڕیدا ئەو ڕانە من لە عادی کەتە بوو ئەمی وەڵڵای یەک دام لە تەپ سەریدا ئەو ئێرە منی بەردە ئەمنی بەردە بە قوڕە قوڕ هەرا ڕۆیە خوارم چە شوێنی تۆی گەزی برینداری کردی؟ ئادی سەیەکە ئێرێ منی چاک کردی لەو ڕانەی داین ئەو ڕانە چوار کرد ئەو ڕانە چاک کردی لێدا ڕنەی ئەلێرەشی دام لە گەردەنی لەولا کەفەر ئەو لێوە لەو لێوەشی دایم. دوای ئەوەی سەگەکە پەلاماری دای تو چێ هات بەهاناتەوە؟ کەس نهات لە خۆم لەکەلە خۆم لام بە لێدانی. چەند کاتش بەمە بۆ ماوەی چەند خولەگیان بڵێم لەوێ بە برینداری مایەوە؟ وەڵڵای ئەمە هەر ئەندە شورتە لەو بەرینە برادەرە من چوومە کنەوە کورە گوت مستەقەل ببینێت کورە گوتیان وەرە بزبێنێت تەواری وەڵڵا منیان بەر لە تەواری خوا خێریان وەرسی سواری سارێ خۆی کردووە. لەوێ پزیشکەکان چیان پێگوت؟ وەڵڵا غاریان لە دەوران لە مندا هەموو قەلبینیان خیان کردەوە خینە ناپێراوەدا هاتە خوارێ لە کرا عەشت پەیدا هەموو قەلبیان خیان کردمەوە خوا خێریان وەرسی دەستیان باقی جان دەمێ نەستی. واتە چیان پێگوتی تاکو مەبۆنە بۆ ماوەی چەندی کە تۆ وەڵڵا هەندێک ماوە ڕاز جانان ڕاز لەگە ئێران ڕازە کوشتم گوزانگە بۆ ئەو خیناوە نەناوی نەمینی زانە بەتی تۆری داسوس و ڕاندە کوشتیدانگە بە ئەو خیناوە هیچ دەوی سەیە بەشکە دەڕوە با پیسە خانیان دەکردەوە. پێم بڵێ لەو پارکەی کە لە گەڕەکی گڵکەندی شاری هەولێرە ماوەی چەندە لەوێ کار دەکەیت؟ وەڵڵای تەقریبەن پێش سەری داعشەوە 12 ساڵە. 12 ساڵە ئارێ وەڵڵەوا لەوێ بووە لە شت ساغ بێت. پێم بڵێ ئەومە تۆ چ داواکاریەکەت لەلایەنی پەیوەندیدار هەیە تاوەکو ڕێگری لە سەگی بێلان؟ وەڵڵای ئەمە ڕێگەم ئەوەیە ئەو سانە بتۆپێنن چکە لە کلەم ڕۆی چوو بابم مندارە چکەچی کردیوە ئەلەوانی هەنای ناو گرکەندی مندارەکی پێ سارام لەگەڵ سەلامەتی سەلامەکە پشتی گرتبووی مندارەکەش قۆری ئەوانی هاتنەکەنە من ئەوانە گۆجە عین نەفسەیە ئەمەی گرتیە هەمان سە بوو گۆجی سەیەکی بەرەک بوو دەوە ڕەش بوون تەواوە ئەوە منی کرد ئیوانی ئەو بوو ئەزا من ئەوەم هەیە ئەو سەیە بتۆپێنن ئەنە عەسەیە لۆچ بێ مندار تاریخەکی بگری گوناح نییە. دەستەکانت خۆش مام شەریف هیچ قسەیەکی دیکەت ماوە؟ بەخێر بەسەر چای من بەخێراتنی سەر دەکەم بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە جێبیستی بوون گوتەکانی مام شەریف بوو ئەو هاوڵاتیەی کە بەیانی ئەمڕۆ لەلایەن سەگێکی بێلانەوە پەلاماردرا ماوەی چەند ساڵێک دەبێت بە دیاریکراوی ژمارەی سەگە بێلانەکان لە شاری هەولێر و تەنانەت شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوون بووە تاکو ئێستا دەیان هاوڵاتی بەم شێوەیە لەلایەن سەگەوە پەلامار دراون و بریندار بوونە و چەندین هەڵمەت کراوە تاوەکو کۆتایی بەو سەگە بێلانانە بهێندرێت و تەنانەت شەڵتەری تایبەتیش لە هەولێر و بەشێک لە شارەکانی دیکە دانراوە تاوەکو سەگەکانی تێدا کۆ بکرێتەوە. وەکەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکانی پایتەخت میدیا بێت.